سپاس بۆ داشتی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڵام هۆکاری ئاکتیڤ نەبوونی ژنان لە هەموو کایەکانی تێکۆشاندا نەتوانراوە گۆڕانکاری بنکەیی ئەنجام بدرێت و لە هەمان کاتدا دەستکەوتی نەتەوەیی دیموکراتیزە نەبووە و نەکەوتە خزمەت هەموو گەل. ئاشکرایە کە بەشداری ژنان لەژێر فشاری هەرشی دژواری ڕەگەزایەتی و ناموسپەرستیش هەموو هەبووە، بەڵام نەبووەتە هێزی ڕەخسنی بەهێز و ژنان وەک سمبولی مانەوە و نەبوونە هێزی شۆڕش و گۆڕانکاری بنکەی هەواڵڤیان وەک ژنێکی خاوەن هەست و بەتوانە لە تەمەنی منداڵیەوە هەستی لە سەنگی و ئازاد ڕەگەست چەوسانەوەی ژنان و کۆیلەکردنی تاکەکانی کۆمەلگا و لە ڕێگەی ژنەوە کردووە. ئێمە بە شەهیدبوونی ڕۆرەکانمان هەواڵانم گەلە پێشسەر بلندین لەبەر ئەوەی ڕۆرەکانمان لە هەر چار پارچەی کوردستان لەسەر خاک و نیشتیمان شەهید بووینە، لەسەر هیچ تشتێکی یعنی ئەوە کە شەهید نەبووینە سبەینێ ئەسەفی پێ بچێشین و یعنی خەم و پەژارێکی زۆر ئەوە بی، ئەوانە شەهیدی خاک و نیشتیمانن، شەهیدی یعنی جێگای شانازینە، جێگای هەموو تشتەکەن کە ئەوە بن. شەهیدان میراجێکن بۆ ئێمە کە هەمیشە جێی شانازی بن. ئەو بەرخودان و ئەو تێکۆشانەی شەهیدان وای کردووە کە گەلی ئێمە ئێستا بە زیندوی بمێنن، ئەگەر نا ئەو فشار و جینۆساید و کۆمەڵ کوژ و هێرشانێک کە لەسەر گەلی ئێمە هەیە ئەگەر خوێنی ئەو شەهیدانە نەبووە بەگشتی ئەوە دڵنیا بن لەوەی کە ئێستا گەلی ئێمەش وەکو زۆر لە نەتەوەکانی ناوچەکە ڕەنگە هەر 50,000 و 100,000 لە سوچی وڵاتێکە مایە و شتێک نەمایە بە ناوی گەلی کوردۆ. بۆیە ئێمە تێکۆشانی هەموو شەهیدان بە بنەما دەگرین وەک تەبگەری ئازادی ڕێز لە هەموو شەهیدانی هەرێمی ڕاپەڕین و شەیدیان و تەواوی شەهیدانی تریش دەکسن. ئەم مرۆڤە ئەو جێیەی حەقم نەکردووە هۆیان بە پرسیارەتی دەستگیرکردن و گۆشەگیرکردنی سەرۆکی گەلێک و ڕێنیشاندەرێکی مرۆڤایەتی تەنیا دەوڵەتانی ڕوبەشی جیهان نابینن بە ئەندازەی ساختەکاری و دووڕووی و خیانەتی دەوڵەتانی سەردەست لاوازی و کەموکورتی هاوڕێتی خۆم و هەواڵانیشم بەرپرسیار ببینن. بۆیە هەردەم شەرمەندە بووم لە حزوری ئێوە گەل و ئەو ژنانەدا کە هیوای ئازادیان بە ئێوە